بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. لباسي چارە سەرەکانی خەم و خەفەتان بووین. سێ چارە سەرمان باس کرد: دوعا، نوێژ بە خوشواوە، ذیکر بە دڵێکی دامەزراوە. چکە بەڕاستی ذیکر گەورەترین بەڵگەیە لەسەر خۆشەویستی ئەڵڵاش سبحانەهو وتەعالە. کە تۆ ئەڵڵات خۆش بوێ، دڵنیا بە ئەڵڵاش سبحانەهو وتەعالە تۆی خۆشەوێ، و ئەڵڵا سبحانەهو وتەعالە کە تۆی خۆشوی ضایع ناکە. بۆیە بەڕاستی ذیکر بەرمەدە، ئەڵڵا سبحانەهو وتەعالە لەگەڵا بێ. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ، ئەڵڵا سبحانەهو وتەعالە فەرموویەتی: من لەگەڵ عەبدەکەمام هەتاوەکو يحرك شفتاه بذكري، لێوەکانی ئەجوڵێنێ بە ذیکری من. و ئەڵڵا سبحانەهو وتەعالە لەلای مەلایکەکان ذیکرت ئەکا. ئەگەر بێت و لەناو خەڵکا ذیکری بکەی، ئەگەر لەناو خۆشتا ذیکری بکەی، ئەڵڵا سبحانەهو وتەعالە لەناو خۆیان ذیکری ئەکا. وەکو ئەویش لە فەرمودەی هاتووە فەرمێ: إن ذكرني في نفسه ذكرته في نفسي، وإن ذكرني في ملأ ذكرته في ملأ خير من ملئه. ئاگادار ذیکر گەورەت ئەکا، بەهێز ئەکا، و ئاسوودەیی بۆ ناو دڵ و دەروونت دابینەکا و خەمەکانت دەڕەوێنێتەوە. چارەسەری چوارەم بریتیە لە خوێندنەوەی قورئان. خوێندنەوەی قورئان و لە دوای خوێندنەوەشی ئەنجامدانی ئەم دوعایە کە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ: ما أصاب مسلما هم أو حزن ثم قال. هەر مسلمانێک هەر خەمێکی توش بێ، هەر پەژارێکی توش بێ، دواتر ئەم دوعایە بخوێنێ: اللهم إني عبدك وابن عبدك وابن أمتك. ئەی پەروەردگارم، من عەبدی تۆم، باوکیشم عەبدی تۆ بووە، دایکیشم عەبدی تۆ بووە. من کوڕی عەبدێکی تۆم لە پیاوەکان و کوڕی عەبدێکی تۆم لە ژنەکان کە دایک و باوکم. ناصیەتی بیەدک، ناو چاوانی من بەدەستەوەیە، ژیانی من بەدەستەوەیە، بەدەست هیچ کەسێ نییە. چۆن تەوحیدی خوا ڕائەگەیەنی. تەماشاکە لەم دوعا گەورەیە. ماض في حكمك، ئەو پەڕی ئیمان هێنان بەقەدەر حکمی تۆ لە منە جێبەجێ ئەبێ، هەر چی بێ، خەم بخۆم نەیخۆم، پەلەقاژە بکەم نەیکەم، جێبەجێ بێ. عدل في قضاءك، هەر چێکیشم بەسەرا دێ لەلایەن تۆوەیە و عەدلی خۆتە، هەمووی عەدلی خۆتە، بەعەدلە، زوڵمم لێ ناکەی. پاشان أسألك بكل اسم هو لك، لێت ئەپاڕێمەوە بە هەموو ناوەکانت، لێت ئەپاڕێمەوە بە هەموو ناوەکانت. سەمەیتە بهی نەفسەک، کە لە خۆتت ناو، هەرچی ناوی پیرۆزت هەیە. ئەو ئەنزەلتەهو فی کتابک، یاخود لە یەکێ لە کتێبەکان تا دادبەزاندووە. ئەو عەلەمتەهو ئەحەدەن من خەلقک، یاخود ئەو ناوە پیرۆزت فێری یەکێ لە پێغەمبەرانت کردووە. ئەو استەئثەرتە به في العلم الغیب عندك، یاخود ئەو ناوە فێری هیچ کەسێ نەکردووە، هێشتا لە عیلمی غەیبایە و بە کەست نەوتووە. سەیری ئەم دوعا گەورەیە، ئەم پاڕانەوە گەورانە بە ناوەکانی ئەڵڵا سبحانەهو وتەعالە. أن تجعل القرآن العظيم ربيع قلبي، ئەو قورئانە عەظیمەی خۆت کە من ئێستا خوێنمەوە و دیراسەیەکەم، بیکەی بە هۆکاری ڕاوینەوەی پاییزی دڵم، و بەهاری ئیمان ڕووبکاتە ناو دڵم. هەرچی خۆشی و شادیە بیکەی بە ناو دڵما بەهۆی ئەم قورئانەوە، چونکە ئەو قورئانە بۆ خۆی شیفاء لما في الصدور. ئەڵڵا سبحانەهو وتەعالە فەرمێ شیفایە بۆ ئەوەی لە ناو دڵەکانتانە هەیە، لە هەرچیەک، کوفر و شیرک و خەم و خەفەت و ناڕەحەتی و هەرچێکی تر. و نورە صەدری، ئەم قورئانە بکە بە ڕووناکی ناو سینەشم، ئەم قورئانە بکە بە
ڕووناکی ناو سینەشم وجلاء حزني بیکەرە هۆی ڕەوانەوەی خەمەکانم هەموو خەمەکانمی پێ بڕاوێنەرەوە. طبعا دڵی ئینسان ئەگەر سەلامەت بێت تێر ناخوا لە کەلامی ئەڵڵا لە قورئان، وەکو چۆنی ابن مسعود فەرمێ لەو سەلیمەت قولوبکم ما شبعت من کتاب الله، ئەگەر دڵەکانتان سەلامەت بووایە بەڕاستی تێر نابوو لە کەلامی ئەڵڵا، کە دڵیش سەلامەت نییە هەر لە خەمابی هەر لە ناڕەحەتیابی. ئەگەرە تەوێت دڵت سەلامەت بێ ڕووبکەرەوە کەلامی ئەڵڵا سبحانه وتعالى. پاشان وذهب همي هەموو پەژارەکانیشم بڕەوێنەرەوە بەخۆیەوە. ئەفەرمێ هەر ئەم دوعای خوێند إلا أذهب الله عنه حزنه وأبدله مكانه فرحا. ئەم دوعایە بخوێنێ إلا الله سبحانه وتعالى خەمەکانی ڕەوێنێتەوە لە جێگایە خۆشحاڵی پێبەخشێ. صحابەکان فەرمویان ئەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەو دوعایە لەبەر بکەین فێری بین. فەرمووی ينبغي لمن سمعها أن يتعلمه، هەر کەسێ ئەم دوعای بیست حەقی خۆیەتی فێری بێ لەبەریکە و بەردەوامی بیخوێنێ. ئەگەدار بە لەناو تۆیە قەرینێکی شەیطانەیە. رسول الله صلى الله عليه وسلم لفرموديك فرمي إن في ابن آدم لمتان، لمة للشيطان ولمة للملك. لنا وضلي إنسان كانت دو بشك بو شيطان وبشك بو ملائكك. أفرمي فلمة الشيطان يحزنه أو بشيك هي شيطانة خمو خفتي بوهنه، ولمة الملك لمي ملك كجا فرمي يبشره مش دا يدادي وقداري خود بك أم دعاء خواني لدلطه بخوانا لمي شيطانك جيغكي أو ليجكي هي ملائكتك بهيزكي خمو خفتك دربيته بس ما كن خمو خفت للشيطان قرآن خواندنو دعاء كردنو ذكر خواندن راونا بيتي. چارەسەری پێنجەم بریتە لە سەڵاواتدان لەسەر رسول الله صلى الله عليه وسلم. أبو ذر غفاري دێ بۆ لای رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ رسول الله صلى الله عليه وسلم چەند لە دوعاکانم بکەمە سەڵاوات لەسەر تۆ؟ ئەفەرمێت چەندە حەز لێ بوو؟ ئەفەرمێ ڕبعه ڕبعێکی. ئەفەرمێ ڕبع باشە توانی و زیاتریکە. ئەفەرمێ نصفه نیوەی. ئەفەرمێ نیوەش باشە توانیت زیاتری بکە. ئەفەرمێ سێ بەشی. ئەفەرمێ ئەویش باشە توانیت زیاتریکە. ئەفەرمێ هەر هەمووی ئەکەم بە سەڵاوات لەسەر تۆ، هەموو دوعاکانم ئەکەم بە سەڵاوات لەسەر تۆ. کێواڵێ ئەبوو ذەری غەفاری رسول الله صلى الله عليه وسلم چی فێ فەرمێ؟ فەرمێ إذن تكفى همك ويغفر ذنبك. ئەگەر تۆ وا بکەی زۆرترین سەڵاوات لەسەر رسول الله بدەی صلى الله عليه وسلم لە دڵتەوە، ئەوە بەو هۆیەوە تۆ خەمەکانت ئەڕەوێنەوە و تاوانەکانیشت ئەسڕێنەوە. سەڵاوات گەورەترین علامەتی خۆشەویستی تۆیە بۆ رسول الله صلى الله عليه وسلم وەڕەوێنەری خەمەکانیشتە. وای خۆی پێوە بگرە. گەورەی سەڵاوات لەوایە الله سبحانه وتعالى لەناو مەلایکەکانە سەڵاواتی لەسەر رسول الله داوە صلى الله عليه وسلم و فەرمانی بە مەلایکەکان کردووە سەڵاواتی لەسەر بدەن. ئەنجا فەرمانی بە ئینسانەکانیش کردووە سەڵاواتی لەسەر بدەن. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما صلى الله عليه وسلم. ذكري الله علامتي خوشويستي الله، صلوات دان لسر رسول الله صلى الله عليه وسلم علامتي خوشويستي رسول صلى الله عليه وسلم. ئەگەر تۆ وابەستەی و دوانەبی معناوی و دوانت خۆشە. بۆیە هەر کەسێ هەر شتێکی خۆش بێ زۆر ذیکریەکە، زۆر لە خەیاڵ و ئەندێش و ئاسو با بڵین ناخیا بێ. چارەسەری شەشەم گومان بردنی خەیرە بە ئەڵڵا. زۆر گرنگە گومانی خەیر بە ئەڵڵا بەرین کە ئینشاء الله درسي دهات وبأس يكين والحمد لله رب العالمين.